نیوسەدا زیاترە گواستنەوەی گشتی لە سلێمانی هەیە، بەڵام تا ئێستا سیستەمێکی پێشکەوتووی بەخۆوە نەبینیوە. ئەمەش هاوڵاتیانی نیگەران کردووە. ئەم هاوڵاتیە کە چاوەڕوانی پاس دەکات دەڵێت خۆم و شانسم کەی پاسەکە دێت. چەند ساڵە چۆن ماندی و هەر ئاوایە ی وڵاتانی شەموی ساڵی گەرمیایە و وەڵام لای ئێمە بەڕاستی ینی بە شێوێکی تاوانیەکەوە ئاو نیشتیمانیان با بڵێ لێ سوود من هەموو شانسی خۆم ترەوەشی کە پەلەی بێت بڕامەکەەوە لەوانەیە هەر زۆر نەڕەحەت بێت زۆر کات زانیم ئەگەر ئیشەکەم زۆر زەرور بێت مەجبورم تەکسیم بردووە ڕۆژ ئەگەر بە تەکسی بێت و بچێ بۆ شتێکی بێگومان پارێکی زۆر بەکیسە چێت بەڵام پاسەکات هەر چۆ لێمێ باشترە. لەناو ئەم پاسانەدا کە تەمەنی بەشێکیان لە تەمەنی شۆفێرەکانی زیاترە، هیچ خزمەتگوزاریەکی پێشکەوتوو بەدی ناکەی. شۆفێران دەڵێن حکومەت هاوکاریمان ناکات، بۆیە خزمەتگوزاری پێشکەش ناکەین. حکومەت پێشتر گاز و بانزینەکەی بۆ ئەبرانینەوە. من هەتاکو 4-5 ساڵەمەوە پێشیش لیترێ گازی بە 410 دینارەیانە، ئێستا لیترێ گاز بە 700 دینار تێیەکە. حەسەی بۆ بڕی بوومەوە کارتم هەبوو، من هەفتانە بۆم هەبوو هەموو هەفتەیە 250 لیتر تێکەم. ئەو کاتە نەفەریش بە 500 بوو، ئاسانتریش بوو، ئیشەکە خۆشتر بووە. ئێستا زۆر ئەشیای تریش گران بووە لەسەرمان. ئێستا وەکو ڕۆنگۆڕین گران بووە، وەکو بانس و ئەوانەی کە پێداویستی کە بەردەوام 2-3 مانگجارێ ئێوەیان ڕۆنگۆڕینەکە مانانە هەمومانێ ئێوە ڕۆنگۆڕین و گاز و بانزینەکە ئەوەیە کە گران بووە لەسەرمان. بوونی 350 پاسی مۆدێل کۆن و کارکردنی پاسەکان بە سیستەمی نەفەر لە بری کات دوانن لە کێشەکانی بەردەوام گواستنەوەی گشتی سلێمانی. 50 پاسمانەیە مۆدیلیان لە خوارد 2000ەوەیە کە بەداخۆ زۆربەی 80-80ەکە کە ئەمانە بەڕاستی گرفتی بۆ هاتوچۆ بۆ هاوڵاتیان و بۆ گواستنەوەش و دوجار بۆ شۆفێرانیش دروست کردەوە. لە بیرمە لە ساڵی هەشتاکانە پاسی مەسلحە هەبوو لای مزگەوتی گەورە ئەوەستا بەدەقە دەرەچوو، ینی نەفەری هەبوایە نەبووایە ئەم پاسە گەورە ئەگە بە 2 نەفەریش وە دەرەچوو بۆ ئەو شوێنەی کە بۆی دیاریکراوە. ئێمە بەڕاستی لە ڕابردووە چەندین پرۆژەمان هەبوو کەوا ئێمە سیستەمی کارکردن لە شاری سلێمانیە لە نەفەرەوە بگۆڕین بۆ کات. ئێمە پێویستمان بەوەشە کە حکوومەتی هەرێمی کوردستان هاوکاری جدیمان بێت، ئەوەش جارێک کە ئەبەستمەوە بە پەیوەندی هەیە بە نرخی سوتەمەنی و کەلوپەلی ئۆتۆمبیلەکان. بەڕێوەبەرایەتی گشتی گواستنەوەی سلێمانی لە ماوەی ڕابردوو زیاد لە جارێک داوای لەوبەرهێنەران کردووە بۆ دابینکردنی پاس لە ڕۆژ و شەودا تەندەر پێشکەش بکەن، بەڵام وەبەرهێنەران بەدام داواکاریەکانیانەوە نەچوون. من هەر لێرە لە ڕێگەی ئەم کەناڵی ئێوە داوا لە تەواوی سەرمایەداران دەکەم کە ئەوانە دەیانوێت لە کەرتی گواستنەوە یا کار بکەن، داواکانیان پێشکەشکەن بۆ ئەوی کە ئێمە بتوانین پاسی مۆدێل بەرز بین شاری سلێمانیەوە بە تایبەتی بۆ بازنەی مەلیک مەحموود، چونکە بەڕاستی پێویستیەکی زۆر زەرورە لە ئێستایەوە. ئەمە دەبێتە مای ئەوەی کەوا هاوڵاتیان ئۆتۆمبیلی تایبەتی خۆیان کەمتر بەکاربێنن و دوجار قەرەباڵغی کەم بێتەوە لەسەر شەقامەکان، هەروەها ژینگە پاکتر بێت. و داواکارین لە حکوومەتی هەرێمی کوردستان دوای باشبوونی باری دارایی ئاوڕی جدی لە سێکتەری گواستنەوە بداتەوە، چونکە بەڕاستی ئەم سێکتەرە پەیوەندی بە ژیانی تەواوی هاوڵاتیانەوە هەیە. لە ناو شاری سلێمانی 25 هێڵی پاس هەن کە 1600 پاس ڕۆژانە 375,000 سەرنشین بۆ کوچە و کۆڵانە جیاوازەکان دەگوازنەوە. خۆشی سەیدا، میدیای سبەی، سلێمانی.